Dizanin yek ji wan welatan ku çavdiriya vê rêkeftinê diketin di navbera Hesedê û Şamê da Amerîkaya ku dixwazîtin yan gotiye pîwîst e ev rêkeftine wekî xwe bêje cêveçêkirin ev xal û bendên hatîne îmzakirin û ev rojî wedît ku firokeyên hevpeymaniya nêvdewletiya dijî Daişê ku Amerîka serpereştiya wê diketin yan endametê da çavdiriya rewşê dikin. Tir min mêvanek heye ji Amerîka behsa xalên vê rêkeftinê û cêbecêkirina wê û her wiha karvedanên piştî cêbecêkirina vê rêkeftinê dikin. Ew ji berêz Victoria Taylor cêgira berê ya yarîdera wezîrê derveyê Amerîkayê ku ji Washingtonê şêwekî rasteqût gel min daye. Xato Victoria tu gelekî bi xêratî spas ji bo beşdarîkirina te di Kurdistan 24 da destpêkê nerîna we werbigirim li ser vê rêkeftinê vê lihevkirinê. Hindê wê baweriye dane ku ev rêkeftine wekû xwe bête cêbecêkirin. Amerîka ta çend çavdêreka serekî ye ji bo cêbecêkirina vê rêkeftinê. Well, so I think the latest ceasefire is an important step forward. Obviously, we saw how the previous agreements between the SDF and Damascus fell apart and led to some very serious violence. دوای ئەو ڕێکەوتنانە بەداخەوە مانگی دوانزە و مانگی یەکیش تێکدادان ڕوویدا بەڵام ئەم ڕێکەوتنەی دوایی پێم وایە دەبینین باشە و هیوادارم چاویشم لەوەیە کە ئەم ڕێکەوتنە هەنگاوێکی باش بەخۆیەوە ببینێت و دڵنیایی بدات لەوەی کە ئاسایش ناوچەکە بپارێزرێ و دڵنیایی بداتە هەسەدە دڵنیایی بداتە دیمەشق بۆی کە پێکەوە کار بکەن و ئەمریکا ڕۆڵێکی باشی گێڕاوە لەم ڕێکەوتنە بۆی کە ئەم ئەگە بەستە درێژ بکرێتەوە ڕێکەوتنەکە بکرێ و هەنگاوێکی باشە هیوادارم تونند و تیژی سەر باشە ڤیکتۆریا خان کورد شێوەیەکی گشتی یعنی ڕۆژاوای کوردستانê û her dirêjî digot yanî destpêkê Amerîka weke pîwîst piştgiriya hêzên Hesedê yan Rojavayê Kurdistanê nekir. Lê niha çavdêriya vê rêkeftinê diketin. Yani hin divê baweriyê dane eger sibehî ev rêkefnameye hate binpêkirin, hate pêşelkirin, Amerîka diya dadperwer bîtin, yani nehêlîtin bu numune hêzên Hesedê ser bi hikûmeta Şamê ferz biket yan hikûmeta Şamê ser bi hêzên Hesedê da ferz biketin? من پێم وایە ڕاستە کە هەندێک نیگەرانی هەیە هەندێک ناکۆکی هەیە لە واشنتنیش بە هەمان شێوە لەو ڕۆڵەی کە ئەمریکا گێڕاویەتی کە نەیتوانێت گوشاری پێویست بخاتە سەر دیمەشق بۆی کە توندوتیژیەکانی ڕابگرێ بۆی کە پێشێلکاری بەرامبەر بە مافی خەڵکی ڕابگرێ بۆیە ئەوەی کە ئێستا ئێمە ئەیبینین خەریکە باڵانسێک دروستە بێتەوە هەڵوێستی ئەمریکا دەگەڕێتەوە پێگەی ئەمریکا دەگەڕێتەوە لەو نێوەندا بۆ ئەوەی کە ڕۆڵێکی بەهێزی هەبێ هەوڵەدا کە نێوەندگیری بکە لە نێوان هەردوو لە هەسەدە و دیمەشق بۆی کە مافی کورد لە سووریا پارێزراو بێ لێرە لە واشنتن ئەبینین نەک تەنها ئیدارەکە بەڵکو دەبینین کە لە کۆنگرێسیش پاڵپشتێکی زۆر هەیە بۆ کورد بۆی کە بۆ هەسەدە بۆی کە مافەکانیان بپارێزرێ بۆیە ئەم ڕێکەوتنەی کە کراوە و نیشانیشیدا کە ئەمریکا خوازیارە دەیەوێ ئەتوانێ گوشار بخاتە سەر دیمەشقە بیەوێت بۆی کە سازش بکە بەڵام من پێم وایە بۆ هەسەدەش گرنگە هەندێک سازش بکە بۆی کە دڵنیا بێتەوە لەوەی کە ئەم ڕێکەوتنە جێی خۆیەگرێ لەسەر ئەرزی واقع جێیە بێتەوە و حکوومەتی سووریا هەندێک ناوچەی گرتووە حکوومەتی سووریا و هەسەدە پێویستە دان بەوەدا بنێ و بچێتە سەر مێزی گفتوگۆ باشە بەڕێز ڤیکتۆریا ینی دەبێت دەمێ هۆیە کورتدا ئەحمەد شەرع حکوومەتە ئەحمەد شەرعی شیایە گەرانتیەکی بۆ ئەمریکا دروست بکەتن و ئەوە ئەمریکا ببێتن لە سووریای جێبەجێ بکەتن یانژی بێژین گەرانتیەکدایە ئەمریکا و بەرژەوەندیên ئەمریکا دناوە سووریایدا بپارێزیتن؟ Well, so I think
یەکێک لە بەرژەوەندیەکانی ئەم ئیدارەیە کە ئەبێدانی پێدا بردێ ئەوەیە کە هەر لە ئیدارەی یەکەمی ترامپەوە سەرۆک ترامپ پەرۆژ بووە بۆی کە هێزەکانی ئەمریکا بکشێنێتەوە لە سووریا پێم وابێ ئەمە هەنگاوێکی گرنگ بووە و هەندێک دانوستانیش ئێستا دەکرێت بەرمەبنای ئەوە بووە و گرنگە کە هێزەکانی سووریای دیموکرات دان بەوە دابنێن و ئەو ڕاستیە ببینن بزانن چونکە ئەوان دەکرێت هەنگاوێک داواکاریەکیان هەبێت کە جێبەجێ بکرێ و ڕۆڵی خۆیان هەبێ لە حکوومەتی داهاتووی سووریا پێگەی خۆیان هەبێ و ئەگەر بۆ ڕۆژێک کە ئەمریکاش لەوێ نەما باشە ڤیکتۆریا خان ئەنی ئاخفتنێک هەیە جارێکات کە دەبێژم هەندێک ڕخنە هەنە دڵگرانی هەیە تێبینی هەیە ژعالی کوردان و کورد هەفپەیمانن وانە یەن ئەمریکا یعنی تایبەت لە ڕۆژاوای کوردستانی دەستپێکە هاتنە چەکدارێن داعشێ و ئیتر ئەف هەفپەیمانیە دنابەرە ئەمریکا و هێزێن هەسەدێدا بەردەوام بەرپرسێن ئەمریکی دەگوت ئەم کوردان بجێه ناهێلین ئەم دگەل مافین کورداینە دناوا سووریەدا یان بژن ئەم هەفپەیمانên خوا بجێه ناهێلین و دگەل داینە لێ divan aloziyên vê dawiyên Sûriyeyê da dibêjin ku Emerîka piştaxwe li Kurdan kir. Yani weke pîwîst piştevaniya Kurdan nekiriye. Boçî ev mitmaneyê nemaye yan boçî Emerîka bi vî awayî serederê digel hevpeymanên xwe diketin. So I think part of the reason من پێم وایە بەشێک لەو هۆکارە ئەوەیە کە ڕەخنەیەکی زۆر هەبووە لە ئیدارەی ترامپ و ئێستاش ڕەخنەی لەسەر هەیە و ویستێتی کە بوونی سەربازی خۆی لە سووریا کەم بکاتەوە و پاڵپشتێکی زۆریش بۆ ئەحمەد الشەرع کە دووهێندە بوو ئەمە وای کرد کە توانای هەسەدە کەم بێتەوە و ئەم تێگەیشتنی کە جەنابەت باسیەکەی دروست بێ لەسەر ئەمریکا بەڵام زۆرێک لە هاوپەیمانەکانی کورد لە ئەمریکا لە کۆنگرێس لە کۆشکی سپی گوشاریان کرد لە سەرکردایەتی حکوومەتی دیمەشق بۆی کە کورد بپارێزرێ و دڵنیا بنەوە لەوەی کە تێکەڵکردنەوەی هەسەدە بە حکوومەتی سووریا بە شێوەیەکی باڵانس بێت و تا هەندێک جار ئەولەویەت نەبووە بۆ ئەمریکا بۆیە حکوومەتی سووریا نەیویستووە بەو شێوەیە کە کورد ویستویەتی بێتە ناو حکوومەتەکەیەوە بەو شێوەیە کە خۆی ویستویەتی کە مافەکانیان پارێزە نەک بەوەی کە کەمینەکان ویستویانە بەڵام ئێمە کارمە لەسەرەوە کردو پێم وایە بەجێ خۆی گرتووە زۆر باشە وڵا ڤیکتۆریا خان داوی پرس لەسەر ڕەوشە سووریایە پاشیان هەنێکی بەحسا ڕەوشە ڕۆژهەڵاتە ناوەڕاست و تایبەت بەحسا عێراقی وکەین و ئیتر پێکینانە حکوومەتی و ڕۆلی ئەمریکا و کاربەدانên ئەمریکا لەسەر پێکینانە حکوومەتان نوێ عێراقی داوی پرسامل لەسەر سووریا و ڕۆژاوای کوردستانê یعنی سەردەمێکێ ئەمریکا دیگەل هەفپەیمانên خۆ کە کورد بوون li dîv ئەحمەد شەرع و کۆمەڵە کەسێ دیکەدا بوون ku di lîsta tîrora ئەمریکایەدا بوون و پارەیەکی باشی تەرخان کرد ji bo vê çendê her kesî ئەحمەد شەرعی bikujîtin em ê xelat bikin niha rewş hate gorîn yani hên weke ئەمریکا digel ئەحمەد شەرعی bûn hevpeyman û hevpeymanê xwe yê serekî ku hêzên hesedê bû bi cih hêla yani ev yeke wiha naketin ku baweriyek nemînîtin di navbera hevpeymanan digel ئەمریکا da di sibê rojê da من هیوادارم کام ڕێکەوتنی کە کراوە و ئەمریکا پاڵپشتی کردووە بۆی کە دانووسان بکرێەوە ئاگر بەس ڕابگەیەندێ لە نێوان هەسەدا و حکوومەتی دیمەشق پێم وابێ ئەوە زەق دەکاتەوە کە ئەمریکا ئامادەیە هێزی خۆی بەکار بهێنێ پاڵپشتی خۆی بەکار بهێنێ بۆی کە دڵنیا بێتەوە لەوەی کە دەرەنجامێکی زۆر باشی هەبێ بۆ کورد لە بەرژەوەندی کورد وەک وتم ئەمە گرنگە نەک تەنها بۆ
ئەمریکا گرنگە بۆی کە پاڵپشتی لە هاوپەیمانەکانی خۆی بکە ئەوانەی کە لەسەر ئەرز شەڕی داعشیان کردو بەڵکو لە هەمان کاتدا گرنگە بۆ سەقامگیری حکوومەتی سووریا بۆی کە بتوانێ مافی پێکاتەکان بپارێزێ و ئەو پێکاتانش کە لەوێن بچنە ناو حکوومەتی داهات. زۆر باشە دەست خۆش ڤیکتۆریا خان دەربارەی عێراقێ بەری چەند ڕۆژەکان ترامپی تویتە کرد گوتی نابێتن نوری مالکی کونها کاندیدە ئەمشی بربژێرە بۆ وەرگرتنا پۆستێ سەرۆکوەزیرن عێراقی گوتی نابی بتە سەرۆکوەزیرن عێراقی ئەگەر نەدی پەشیمان بن هەروەها ترامپی بەریا چەندێکی نوێنەرێکی خۆش دانا بۆ کاروبارên عێراقێ لە هێشتا دەست بکار نەبوو بدرستی هاتە لادان پرسیارە من ئەvەیە نەها ئەمریکا چاوە تەماشای عێراقێ دیکەتن عێراق هەفپەیمانی سەرەکیە ئەمریکا یانە و کی دە جێگرێ یان بژن جهگرێ نوێنەرێ ترامپی گریتن لە عێراقێ تەسلیمی تۆمباراکی گیری ئەف مەلەفە یانژی کەسێکی دیکە دەهێتە ڕاستپاردن. من پێم وایە ئەوەی کە سەرۆک ترامپ باسی کرد ڕوونە دەڵێ هێشتا ئەمریکا دەیەوێت ڕژدە لەوەی کە پەیوەندیەکانی لەگەڵ عێراق درێژە پێ بدە و لەسەر سروشتی حکوومەتی داهاتووی عێراق کە ئەمریکا چۆن دەیەوێت بۆیە ئاماژەش هەن کە نێدەی تایبەتی ئەمریکا بۆ سووریا تۆمبارەک ئەتوانێت ڕۆڵی خۆی بگێڕێ بە ئاڕاستەی سیاسەتی ئەمریکا لە عێراق و کەسێکی باشە توانای هەیە کە کاری مەزمونیشی هەیە لەگەڵ عێراق لە عێراق بووە و ڕۆبیۆش بە هەمان شێوە کە تەلەفۆنی بۆ سەرۆکوەزیران سوودانی کرد هەفتەی پێشوو لەبارەی کاندیدکردنی سەرۆکوەزیرانی پێشووتر نوری مالکی پێم وایە جێگای سەرسوڕمان نییە کە ئەمریکا دژی ئەو بوەستێتەوە دژی کاندیدکردنی مالکی چونکە کاندیدکردنی مالکی نەک تەنها خراپ بوو بۆ ئەمریکا بۆ زۆرێک لە عێراقەکانیش خراپە کە پێیان وایە بۆچی گەڕ سەرۆکایەتیەکانی ئەو کاتێک کە لە سەرۆکوەزیران بووە ڕێگەی خۆش کرد بە شێوەیەک لە شێوەکان بۆی کە جارێکی دیکە داعش بابلێن داعش دروست بێ لە عێراق تندوتیژی دروست بێ تیرۆر دروست بێ بۆی ئەگە بگەڕێتەوە بۆ مێژووی عێراق لەگەڵ مالکی شڕی تایفیش سەری هەڵدا بۆ ئەو کاتە باشە ئەگەر مالکی بۆ سەرۆکوەزیرن داهاتوویان عێراقێ هەلوێستی ئەمریکا دێ چ بیتن پێم وابێ سەرۆک ترامپ لە پەیامەکەیدا زۆر ڕوون بووە ئەوەی کە دەرەنجامەکەی چییە بێ ئەگەر بەو شوەیە بەردەوام بن لەسەر پەیوەندیەکانی ئەمریکا و عێراق بە گوێرەی ئەو تێگەیشتنەی من ئەو بە گوێرەی ئەوەی کە من قسەم لەگەڵ سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی کردووە من پێم وایە هەموویان پێکەوە هاوڕان لەوەی کە سەرۆکوەزیرانێک دابنێن کە لە بەلای ئێران و عێراق و ئەمریکاشەوە پەسەند بێ دەیانەوێ پەیوەندیەکی بەهێزیان لەگەڵ ئەمریکا بمێنێتەوە بۆیە ئەوەستێتە سەر سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی گفتوگۆی زیاتر بکەن دانووسانی زیاتر بکەن بیری زیاتر بکەنەوە بۆی کە بزان ئەو کەسێک کە بەلایەن هەردوو لاوە پەسەندە ئەمریکا و عێراق کێ ئەبێ بۆیە من پێم وایە پەیوەندیەکانی ئەمریکا و عێراق زۆر لەوە گرنگترە لەسەر کەسێک تێکی بدەن بۆیە ئەکرێ و ڕێگەش هەیە بۆی کەم پەیوەندی تێک نەدەن کەسێکی دیکە بدۆزنەوە و هاوبەشی لەگەڵ ئەمریکا درێژە پێ باشە ڤیکتۆریا خان ئاساییە ینی دە سیاسەتە ئەمریکادا و شوەیەکێ علەنی ڕاستە و ڕاست دەسوەردانی وڵاتێکی دیکەدا بکاتن بشتێ تو دیبیە سەرۆکوەزیر تو نابیە ینی پۆستان دابەش بکەتن ئەمە تشتێکی ئاساییە من پێم وایە پرسیارەکە ئەلێرەیە کە بە دڵنیاییەوە ئەمە بڕیارێکە 100% بۆ سەرکردە سیاسەکانی عێراقە بۆی بڕیار بدەن چۆن داهاتوی خۆیان هەڵەبژێرن چیەکەن بەڵام هەر پەیوەندیەک لە نێوان دوو وڵاتدا پێم وابێت دەبێ هەندێک بڕیار بدرێت بەرمەبنای سروشتی ئەو پەیوەندیە لە نێوان ئەو دوو وڵاتە کام دوو وڵاتە چۆنیانەوێ بچنە پێشەوە ئەمریکا هەڵوێستی ڕوون بووە پێشتریش وتوویەتی تازە نییە
وتویەتی ئێمە ناتوانین لەگەڵ نوری مالکی کار بکەین ئەمە ئەوەستێتەوە سەر چوارچێوەی هەماهەنگی ئایا ئەم هۆشداری سەرۆک ترامپ پشتگوێ بخەن یاخود کەسێکی دیکە بدۆزنەوە کە بەلای هەمووانەوە پەسەند کراو بێ من پێم وایە سووربوون لەسەر مالکی مەترسی هەیە و مەترسیە خاتە سەر پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و عێراق و من پێم وایە مەترسیەکە زۆر گەورەیە و چوارچێوە ناتوانێت ئەم مەترسیە بکات زۆر باش ڤیکتۆریا خان دەربارەی ئیرانێ نەها فۆکس لەسەر گفتوگۆ ئێرشێن ئەمریکا لەسەر ئیرانەیە هەندەوێ باوەڕێدانە ئەمریکا ئێرشی سەر ئیرانێ بکێتن یانژی گفتوگۆ دیبلۆماسیە دێ سەرکەویتن من پێم وایە پرسیارێکی زۆر زەحمەتە بتوانم وەڵامی بدەمەوە تەنها سەرۆکترە مەتوانێت وەڵامی بداتەوە خۆی بەتەنیا و بەڕوونیش وتویەتی دەمەوێت هێرش بکەم مانگی شەشیش بە هەمان شێوە کە هێرشی کرد هێرشی لەسەر بنکە ئەتۆمیەکانی ئێران پێکەوە لەگەڵ ئیسرائیل بینیتان لە کۆتاییدا من پێم وایە سەرۆکترەم ڕوونە و وتویەتی کە دانوستان دەکەم ئامادەم بۆ دانوستان لەگەڵ ئێران لەسەر بابەتی ئەتۆم و هەندێک ئاماژەش دەرکەوتون کە ئێستا ئێران و ئەمریکا هەوڵەدەن بۆی کە بزانن ئەو دانوستانە چۆن و کەی و لەکوێ بکرێ بۆیە من پێم وایە دەبێت چاوەڕێ بکەین بزانین دەرەنجامەکەی ئەوە ئەبێت کە سەرۆکترەم دەیەوێ و بژاردەی سەربازی لەسەر مێز لە ئادایانە زۆر باشە دەست خۆش بەڕێز ڤیکتۆریا تایلەر و جێگەرا بەری یاری دەرەوە زیرێ دەرەوەی ئەمریکای بوو ژ واشنگتن شوەیەکی ڕاستە خۆت گەلمەوە گەلێکی سوپاس ji bo vanzaniyariyan e